بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. صلاة إخوائي يورتان لبيت بنران وبسراني برز خوش شويست خوش حالم لألقي شنوي برنامج بهاري دلان بخزمتان گەیشتینەوە. خۆشەویستان بەرنامەکەمان تایبەتە بە جوان خوێندنەوە و ڕاستخوێندنەوەی قورئانی پیرۆز. سەرەتای بەرنامەکەمان بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێ دەکەین کە دەفەرمێت إن سورة من القرآن 30 آية. سورەتێک هەیە لە قورئانی پیرۆزدا کە 30 آيەتە. إن سورة من القرآن 30 آية. سورتێک مانەیە کە 30 آيەتە لە قورئانی پیرۆزدا. شفعت لرجل حتى غفر له. تکای بۆ کەسێک کرد هەتاوەکو خوای گەورە بەهۆی تکای ئەو سوورەتەوە لەو کەسە خۆش بوو. خۆشەویستان قورئانی پیرۆز هەمووی فەضڵ و گەورەی خۆی هەیە، بەڵام هەندێک سوورەت هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەت باسی گەورەی و فەضڵی ئەو سوورەتەی کردووە. یەکێک لەو سوورەتانە ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسێکە 30 آيەتە. ئەویش سوورەتی چییە؟ سوورەتی المولکە کە لە فەرمودەکەیە فەرمێت تبارك الذي بيده الملك. سوورەتی المولک خۆشەویستان ئێمەی ئیماندار ئێمەی قورئان خوێن پێویستە زۆر گرنگی پێبین و زۆر بیخوێنینەوە، بە تایبەت شەوانە کە سونەتە هەموو شەوێک بیخوێنینەوە بەپێی توانە پشتگوێی نەخەین و هەوڵ بین شەوانە بیخوێنینەوە، چونکە ئەو کەسێک کە تکای بۆ کراوە دیارە کەسێکی تاوانبار و گوناهبار بوو، بەڵام بەهۆی تکا و شەفاعەتی ئەم سوورەتەوە خوای گەورە لە گوناه و تاوانی ئەم کەسە خۆش بووە. بۆیە پێویستە گرنگی بە سوورەتی المولک زۆر بدەین. بەڵێ خۆشەویستان دێنە سەر بابەتی زانستی تەجویدی ئەمڕۆمان. ئەویش ئەحکامی سێمە، یاسای سێمە لە یاساکانی نونی ساکینە و تەنوین. یەنە سەر حکمی سێم ئەویش هەڵگەڕانەوەیە ئەلقەلب. هەڵگەڕانەوە چیە خۆشەویستان؟ لە زمانەوانیدا وەرگەڕانی شتێک لە ڕووی ئاسایی خۆی ئێمە زۆر کارمان بەم لایەنە لوغەوی و زمانەوانی نییە. لە زاراوەدا واتە لای زانایانی تەجوید کە ئێمە ئیشمان بەم پێناسەیە. چییە پێناسەکە خۆشەویستان؟ هەڵگەڕانەوەی نونی زەنەدار یا تەنوین لە کاتی گەیشتن بە پیتی با. هەر کاتێک نونی ساکینە و تەنوین گەیشت بە پیتی با هەڵەگەڕێتەوە بۆ چی؟ دەگەڕێت بۆ میمێکی شاراوەی بە مینگە. ئەو نونە یاخود ئەو تەنوینە دەگۆڕێت هەڵەگەڕێتەوە ئەگۆڕێ بە پیتی میم، کە گۆڕا بە پیتی میم ئەبێ بە میمێکی شاراوەی بە مینگە ئاگەمان لەو تێبینیە بێت. بۆ نمونە میم بعد لە بنچینەدا چییە؟ مین بعد نون گەیشتۆ بە پیتی با، بەڵام نونەکە هەڵەگەڕێتەوە بۆچی؟ بۆ پیتی میم، ئەگۆڕێت بۆ میم و میمێکی شاراوەی بە مینگە. بەم شێوازە میم بعد. واروەها ئەم بوریک ئەنبئهم سەمیع بەصیر. نمونەکان هەمووی باز ناکەین، بەڵام ئەو وێنەی کە لە تەنیشتی سلایدەکەدایە وێنەی لێوەکانە لە کاتی وتنی ئیخفای ببورن، لە کاتی وتنی ئیقلابە. لە کاتی وتنی ئەم حاڵەتەیە چیەکەین خۆشەویستان؟ شێوەی لێوەکانمان نابێت هیچ بۆشاییەک دروست بێت لە نێوان لێوەکانماندا و زەمەنی مینگەکەیش درێژەکەینەوە. لە کاتی ئیقلابە خۆشەویستان ئاگامان لەو تێبینیە بێت، لە کاتی ئیقلابە ئاگامان لەو تێبینیە بێت میم بعد. ئەگەر برایانی کۆنتڕۆڵ وێنەی من پیشان بن لە کاتی لێوە بێزەحمەت بەم شێوازە ئەڵێن خۆشەویستان میم بعد. نابێت لێوەکانمان تون بکەین. میم بعد ئەمە هەڵەیە. ئەنبئهم ئەمە ژەر هەڵەیە. لێوەکانمان پێویست ناکات تون بکەین. چیەکەین؟ لێومان ئەین بەیەکە دای ئەخەین، بەڵام بە شێوەیەکی نەرم، بە شێوەیەکی ئاسان. میم بعد. و هەروەها نابێت پشتگوێی زەمەنی مینگەکەیش بکەین، بە خێرایی نەڕۆین لەسەری. میم بعد بەم شێوازەنا میم بعد قەلبەکەمان کردووە، بەڵام زەمەنی مینگەکەمان کورتە. زەمەنی مینگەکەمان لە ئیخفایە کەمە ئەچێتەوە ئیخفای شەفەوی وەکو میمەکە کە گۆڕاوە. چی حاڵەتێکە؟ حاڵەتی زەمەنی مینگەکە کامیلەیە کە لە پلەبەندی دووەمدایە
من بعد بەم شێوازە ئەنبئهم ئیقلابەکە بەو شێوازە جێبەجێ دەکەین. واروها نیشانەی هەڵگەڕانەوەی نونی زەنەدار چییە؟ برایانی کۆنتترۆل بێ زەحمەت سلایدەکە دابەزێنن. نیشانەکەی چییە؟ ئەگەر سەرنج بین ئێمە لەسەر نونەکە چی نووسراوە؟ میمێکی بچکۆلە نووسراوە، پێمان ئەڵێ چی؟ پێمان ئەڵێ لەوێدا حاڵەتی قەلب هەیە یاخود ئیقلاب هەیە. ئەم دووشە بەکار دێت، قەلب و ئیقلابیش بۆ حاڵەتەکە هەر دروستە. سەرنج بین لەسەر نونەکە میمێکی بچووک دانراوە، من بعد ئەنبوریک ئەنبئهم، پێمان ئەڵێ و حاڵەتێکی قەلبمان هەیە لەوێداوە. بۆ تەنوینیش بە هەمان شێوە، تەنوینی یەکەم ضەمەیە و تەنوینی دووەم میمێکی بچکۆلە نووسراوە لەسەری. سەمیع بەصیر جەزاء بما شيء بصير. ئاگامان لێ بێت لێوەکانمان بۆشایی دروست نەبێت. سەمیع بەصیر، ئەم بۆشاییە هەڵەیە خۆشەویستان، ئاگامان لێبێت لێوەکانمان دائەخەین، بەڵام توندی ناکەین و خۆمانی بۆ سەخلەت ناکەین، بەڵام زەمەنی مینگەکەیش درێژ ئەکەینەوە، ئاگامان لەو حاڵەتە بێت. بەڵێ خۆشەویستان دێنە سەر سوورەتی ئەمڕۆمان، سوورەتی ئەلقەدرە. ئینشاءڵڵا لە خزمەتان دەیخوێنینەوە، دواتریش پەیوەندەکانی بەڕێستان بەپێی توانە وەردەگرین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. بەڵێ خۆشەویستان، سوورەتی ئەلقەدر 5 ئاەتە. ئاەتی یەکەم کاتێکی خوێنینەوە ئین ئەو نونە مشەددەدە، ئاگامان لێ بێ هەمیشە جەخت لەسەرەوەکەینەوە. درێژکردنەوەی زەمەنی مینگەی نونەکە تێکەڵ نەکەین لەگەڵ مەددەکەیە، لەگەڵ مەددەکەیە تێکەڵی نەکەین. ئیننا بەم شێوازە ئەگەر پەیوەندیمان لەگەڵ بێت دادا ئاسوودە لە کەلارەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. مامۆستا گیان دەست پێ بکەم. فەرموو خوشکم. إنا أنزلناه في ليلة القدر. بسم الله مان بابين نشيد دادا أسودا. بسم الله الرحمن الرحيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل ملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. زۆر باشە دادا ئاسوودە، مەجای ئەوەت هەیە لای مامۆستایەک قورئان بخوێنی؟ وەڵا مامۆستا ئەوەی ڕاستی مامۆستاشت لەم ناوە نییە لە دەوروبەری ماڵی ئێمە. زۆر باشە، هەوڵ بە هەرچۆنێ بێت، چونکە لە کەلار ماشەڵڵا کەسی بەتوانە زۆرە، مامۆستای باش زۆرە و بنکەی فێرکردنیش زۆرە لەوێ. هەوڵ بە ئینشاءڵڵا مامۆستایەک بۆ خۆت پێیاکەیت و باشیت، یعنی پیتەکان ئەناسیتەوە، خوێندنەوەت خراپ نییە، بەڵام بۆ ئەوەی کە باشتر فێر ببیت ئینشاءڵڵا پێویست بە مامۆستایەک هەیە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدە ئەیە بەو کەسانی کە خوێندنەوەی قورئان لەسەر زمانیان قورسە، ناڕەحەتە، دوو پاداشتیان هەیە. لەبەرەوە قەت سارد نەبنەوە لەوەی کە بڵێ من قورئان نازانم بخوێنمەوە یا هەڵم زۆرە. ئینشاءڵڵا ئەو کەسەی کە بەو شێوازەیە پاداشتی ماندووبوونەکە و پاداشتی خوێندنەکەیشی وەرئەگرێت بە هیوای بەردەوامی دادا ئاسوودە. دەستت خۆش بێ. خوارد لەگەڵ خوشکەکەم.
بەڵێ خۆش دادە دوعا لە کەرکووکەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من ألف شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. زۆر باشە دادە دوعا ئافرین ماشەڵڵا زۆر باشە خوێنیتەوە بە تایبەت بیتی ڕاکان کاتێک کە پێشی ساکین بێت تۆزێک وتنی زەحمەتە ڕاهێنانی تۆزێ زیاتر ئەوێت ماشەڵڵا تۆ زۆر باشت خوێندەوە بەڵام ئیخفای کاف من کولی ئەو غونەیە ئەو مینگەیە قەڵەومەکە من کولی ئەوم بۆ بڵێرەوە ئەوە لە قافە چێتۆزێ میۆن کولینا من کولی بچۆ بۆ کاف زۆر باشە ماشەڵڵا زۆر باشە خوێنیتەوە بەڵام ئەوەت لای مامۆستاکەیش ڕاست کەرەوە ئیخفای کاف پێویستە کۆتایی زمانمان جووتەکەین لە مەڵاشومان من کولی دەستت خۆش بێ بە هیوای بەردەوامی دادە دوعا. بەڵێ خۆشەویستان ئاەتی یەکەم کە ئەیخوێنینەوە ئینا ئەنزەلناه بەو شێوازە مەدەکە پشتگوێ نەخوێن. دادە ئیمان لە سلێمانیەوە دادە ئیمان بەڵێ فەرموو. باش بڕێدم زۆر سواز دادی گیان بیخوێنم فەرموو سورەتی القەدر. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من ألف شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. دەست خۆش دادە ئیمان دەستت خۆش بێت دادە ئیمان مامۆستات هەیە بۆ فێربوون والله لە ئەکادیمیا مەبەست بێ مامۆستای تایبەتت هەیە بۆ قورئان بەڵێ هەمە زۆر باش تا چۆت خوێندووە لای مامۆستاکەت دوو جوزە ئینشاءڵڵا بەردەوام بە لەگەڵیا بە هیوای بەردەوامی باشیت الحەمدوللا بەڵام پێویستە باشتر ببیت چونکە هەندێک شت هەیە لەوانەیە لە نزیکەوە لەگەڵ مامۆستاکەیە بتوانی بە تەواوەتی فێر ببیت دەستت خۆش بێت دادە ئیمان. ئەوەی ڕاستی ماوەیەکی زۆر نییە بەردەوام بەس فێر وردەوەردە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا پەلەمەکە وردە چکە جوزئی عەممە پێویستە زۆر بە وردی لای مامۆستا بخوێنرێ وە قورسی ژنیە قورسی مەکە لەسەر خۆت ئینشاءڵڵا بە ئاسانی فێر ئەبیت دەستت خۆش بێ دادە ئیمان. دادە ڕەیان لە قەڵات زێوە. وعليكم السلام دادە ڕەیان دەستخۆشی بەناوەکەتان لێ دەکەن. سپاس دادی گیان مامۆستاگیان دەست بکەم. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من ألف شهر. بلێرەوە من خەیڕون دادە ڕەیان خەیڕ من
خير من ألف الشهر. أو الشيناش تدي ميري مال ألف الشهر. ألف شهر. ألف شهر. ألف شهر. زور باشا. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. أمر راك قلوك من كل أمر. من كل أمر. زور باشا. سلام هي حتى مطلع الفجر. مطلع الفجر. مطلع الفجر. زور باشا. دادا ريان باشد ما شاء الله. بلام كاتكرين وما أدراك مالي وما ميمك وألفك قلومك وما أدراك أم بوليروا وما أدراك. زور باشا دست خوش به دادا ريان بهیوای بردوامی دستکانت خوش به بابا دستم زنه. زور سپاس دستت خوش به دایکی أحمد لكويوا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. يوجد خوشي برنامج ثاني زور سپاس خوش بكم. فرموا. فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. أو طاء قلقلة يبكى بلي مطلع الفجر. زور باشا دايشي أحمد باشي إخوتنا وكذا الحمد لله باشا بلام أقاد لا بيتي الطاء بك ساكين بو أبي قلقلة كي درخين مطلع الفجر. مطلع بلي نا طاقة مخرجك بربر مطر. زور باشا بو شوازة راينان بكل سري الحمد لله أخوتنا وكذا باشا بهيواي بردوامي دست خوش به خواد لقل خوشكم. بەڵێ خۆشەویستان سوورەتی القەدر ڕەیان لە سلێمانیەوە دادە ڕەیان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. ئافرین دەست خۆش دادەڕێیان بەڵام ئاگات لە وەستان بێ دادەڕێیان کە زانیت هەناسەت پێ نەماوە بوەستە بۆ نمونە تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم أتوين لها بوستي باشا دست خوش به دادريان ما شاء الله زور باش خوينتوا بهواي بدامي دست كانت خوش به كاك محمد لعربته وكاك محمد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. فرموا كاك محمد. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير
من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. بلا مطلع الفجر. بلا نصا مطلع الفجر. مطلع الفجر. لا فيك قلومك بلا الفجر. الفجر. باشا فاكنا بقلوكي كوتاي سيبلا الشهر. شهر. سور باشا كوتاي آياتي تشوار بلا أمر. أمر. لا أمرنا أمر ميما كما جلنا بلا أمر. أمر. يكتو لسر ميما كم من رو أم أبو شوازة أمر. أمر. زور باشا دست خوش كاكا محمد دست خوش بي بهیوای بەردەمی ماشەڵڵا باشە خوێنیتەوە. دادەڕێیان پێشتر بیرم چوو وشەی ئەڕەحیم دادەڕێیان ئەگەر ئاگاد لێمانە باوت بۆ ڕاستکەمەوە ئەڕەحیم زمانت زۆر مەخە بۆشیەوە ئەڕەحیم نا ئەڕەحیم نا ئەڕەحیم زمانمان کەمێک نزیکەکەینەوە لە مەخرەجەکەی و لەرینەوەیەک دروست ئەبێت. بەڵێ خۆشەویستان دادەسیما کۆتا پەیوەندی لە هەولێرەوە دادەسیما السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. خوێنە دادەسیما. فرمو فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم بأمر سلام هي حتى مطلع. دەستت خۆش بێ دادەسیما پەیوەندەکەت تۆزە دەنگەکەی کەس بوو بەڵام ئەوەندەی کە من جۆم لێی بوو ماشەڵڵا خوێندنەوەکەت باشە بەڵام لەسەر کۆتایی وشەکان شەهر ئەو کەلیماتانە ئەبێت تۆزە ڕایەنان زیاتر لەسەری بکەین ئەمر بەو شێوازە مەطلعی الفەجر. دەستت خۆش بێ دادەسیما بە هیوای بەردەوامی دەستەکانت خۆش بێ. بەڵێ خۆشەویستان سوورەتی القەدر ئەوەی کە بە خێرایی باسی بکەین ئەوەیە کە لە کۆتایی کەلیمەکانە کە ئەوەستین دوو ساکین بەسەرێکەوە وتنی تۆزێک لەسەر زمان قورسە سەرەتا بەڵام کە ڕاهێنانت کرد زیاتر ئەو کاتە لەسەر زمان ئاسان ئەبێ. القەدر شەهر ئەمر الفەجر بەو شێوازە ئەو ڕایەنە پێویستە دەنگەکەی دەربکەوێت و نەشارێتەوە. بەڵێ خۆشەویستان لێرەدا بەم شێوازە کۆتایی دینین بە بەرنامەی ئەمڕۆمان بە هیوای سود و قازانج بۆ هەموو لایەک و ببێتە مای ڕەزامەندی خوای پەروەردگار بەخوای گەورەتان دەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.